لە دروستبوونی هەر گۆڕانکارێکی نوێ لە هەرێمی کوردستان چ خۆپیشاندان بێت یا هەر پرسێکی دیکە ئیتر میدیا ئەکەوێتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەوە. ڕۆژنامەنووسانیش بەردەوام دووپاتیەوە ئەکەنەوە ئەبێت میدیا بێلایەنی خۆی لەدەست نەدات، هۆکارێک نەبێت بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی. پێویستە میدیا بە پیشانە کارەکانی خۆی ئەنجام بە دەبێت بێلایەنانە وەک وتم بتوانێت هەواڵەکان بگوازێتەوە، زیاتر هەوڵ و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە، خۆی بە دوور بگرێت لە هەر نانەوەی با بڵێن میانگیریەک بۆ تێکدانی ئاشتەوایی. ئەو ساتەی میدیا بێلایەنی خۆی لەدەست دەدات چیتر لە جێگای متمانەی بینەردا نامێنێت. ڕۆژنامەنووسانیش پیان وایە لە دۆخی لایەنگریدا میدیا و میدیاکاران ڕوبەڕۆی توندوتیژیە بنەوە. ئەگەر هەر لایەنگریکی پێوە دیار بێ بۆ خۆی خراپە، بۆ میدیاکار و هەم بۆ ڕۆژنامەنووس خراپە. ئەگەر بێت و لایەنی حکومەت بگرێ و تەنها باسی ئەوانەی چالاکیەکانی حکومەت و بکە و لایەنی ئەو خەڵکە فەرامۆش بکە، ئەو کاتە میدیاکار دەکەوێتە بەرهێرش و پەلاماری خۆپیشاندەر و بە پێچەوانەوە ئەگەر تەنها لایەنی خۆپیشاندار بگرێت و دیژی دەسەڵا قسە بکە، بێگومان ئەو کاتیش دەکەوێتەوە بەر پەلاماری هێزە ئەمنیەکان و لایەنگیری حکومەت و کەسانی سەر بە حکومەت. بۆیە دەبێت میدیاکار لەم دۆخی ئێستادا لە کوردستانە و بەتایبەت ڕۆڵێکی میانگیری بنوێنێ، نەبێتە تەرەف بۆ هیچ لایەک، بۆ ئەوەی بتوانێت ئەرکی ڕۆژنامەوانی خۆی بەڕێکی پیادە بکات. میدیا لە هەر حاڵەتێکا بێ ڕۆڵێکی بێلایەنانەی هەبێ بۆ هەموو سات و کاتێک لە ڕووداوێکی خوازرا و نەخوازراودا ناکرێت تۆ ڕاگەیەنکارێ میدیاکارێ پشت بەوە بەسێ خۆپیشاندار پشتیوانی لێ بکە یا حکومەت پشتیوانی لێ بکە. ئەلموهیم تۆ ئەو ڕۆڵەی خۆ بێلایەنانە هەبێت. بەرەو میدیا ڕۆڵێکی تایبەتیە، سە میدیایەک داخرێت ئەبینی هەنە لایەنی توندوتیژی نامێنێ، میدیایەک بە عەکسەوە ڕۆڵێکی ترە بینێ دەبینی ئەو میدیا جێی پەسەندە لای هەنێک کەسی ترەوە. لەبەرەوە ئەم ناتوانم بڵێم ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ڕێی میدیاوە ڕۆڵێکی تەواو کاریگەری هەیە و ئەتوانرێت ئەم ڕۆڵە هەمیشە بەرجەستە بکات و تاکەکان بە دڵمرتاحێکی تەواو بە ڕاگەیەندەکان پشت بەست. ئەگەر چی بەردەوام سەرنج لە سەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان هەیە، بەوەی تاوەکو ئێستا نەتوانراوە بێلایەنی بپارێزرن. هاوکات هەندێک میدیاش وەک پێویست پارێزگاری لە بەها کۆمەڵایەتیەکانیان نەکردووە، بۆیە بەردەوام داوا ئەکرێت پەیامی میدیایی با جیاواز بێت، وێنەکان وەک خۆی بگوازێتەوە، خزمەت بە کۆمەڵگا بکات، لە ئاستی ئەو وێنانە بێت کە پارێزەری بەهای ئاشتی کۆمەڵایەتی بێت. سەڵات جەمیل، کوردسات نیوز، ھەڵەبجە.